لە کاتێکدا فەرمانبەرانی گرێبەست چاوەڕوانی ئەوە بوون دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق حکومەت کار بۆ ئەوە بکات گرێبەستەکانیان بە هەمیشەیی بکات. بەڵام لە دوانێکی بەڕێوەبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایی نیگەرانی لای فەرمانبەرانی گرێبەست دروست کردووە. فەرمانبەرانی گرێبەست دەڵێن بەشێک لەو غەدرەی لێمان کراوە جیاکاریە لە موچە و ئیمتیازات لەگەڵ فەرمانبەرانی ئاسایی. ئێستاش هیچ ئاسۆیەک بۆ کردنیان بە فەرمانبەری هەمیشەیی نییە. بەداخە ئومێدمان زۆر بوو ئێمە، بەڵام شەوی ڕابردوو خاتوپەری نووری بەڕێوەبەری گشتی بودجە ئەوەی ڕاگەیان کە دامەزراندنی ئێمە بە شێوەیەک ئەبێت لە بودجەکە، ینی لە بری میلاکاتە کۆنەکان ئەوانەی خانەنشین کراونیان کۆچی دواییان کردووە لە بری ئەوانە، ینی ئێمە خرینە شوێنی ئەوانە. ئەمەش بەڕاستی دەرگاکاتەوە بۆ پشکێنەی حیزبی، دەرگاکاتەوە بۆ واستەیەکی زۆر کە ئەمە بەڕاستی کاریگەری زۆر ئەبێت لەسەرەوەی کە کەسێک مستحق بێت بچێتە ئەو شوێنە، ناچونکە چەندەهامان هەیە 14 ساڵ و 15 ساڵ خزمەتی هەیە، ینی خزمەتێکی زۆری هەیە، بەڵام لەم لاوەلەوە چێ کەسێکی تر لەبەرەوەی نزیکە لە حیزبێکی دیاریکراوە بخرێتە شوێنی ئەو خانەنشینە، بەڵام ئەم نەخرێتە شوێنی خانەنشینەکە. لە هەرێمی کوردستان نزیکەی 25,000 فەرمانبەری گرێبەست لە دام و دەستگاکانی حکومەت بە موچەیەکی کەمتر لە فەرمانبەری هەمیشەیی کار دەکەن و هیچ ماف و ئیمتیازێکیشیان نییە. لەگەڵ ئەوەی زۆرینیان وادە یاساییان وەکو فەرمانبەری گرێبەست تەواو کردووە، بەڵام حکومەت بە پاساوی خەیرانی دارایی و نەبوونی موچە و ڕاگرتنی دامەزراندن و گۆڕینی پلە وەزیفیەکان کارەکانی ئەوانیشی وەستاندووە. ئێستا قسە لەسەر ئەوە کراوە فەرمانبەرانی گرێبەست قۆناغ بە قۆناغ بکرێن بە هەمیشەیی و لە شوێنی ئەو کەسانە دابدرێن کە لە دوای ساڵی 2014 خانەنشین بوون یاخود کۆچی دواییان کردووە. ماوەی 7 ساڵە گرێبەستم بە خۆشتان ئاگادارن لە ساڵی 2014 هەتاوەکو ئێستا بەوەی هاتنی دروستبوونی قەیرانی دارایی و کۆمەڵێکشێت هیچ تاعیناتێکی فەرمی و ئەوە نەبووە کە گشتی بێ و هەموو خەڵکێک سودمەند بێ لێ و خەڵک ئاگادار بێ. بۆیە ئێمە لە ئێستا کەس لە سەروبەندی وایە کە پرۆژە یاسای بودجە بچێتە پەرلەمانی کوردستان و پەسەند بکرێ، ئێمە ئەمانەوە لەناو ئەو پرۆژە یاسایە بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست بە بڕگەیەک جێگیر بکرێت کە بە مافێکی یاسایی خۆمان ێزانین، چونکە لە ساڵانی پێشووتر بەر لە هاتنی قەیرانی دارایی و لە هەتاوەکو ساڵی 2013 یاسایەکە بوو پێوترا یاسای ژمارە 39 چلوێکی ساڵی 2013 کە ڕێنماییەک بوو بڵێن لە پەرلەمانی کوردستانەوە پەسەند کرابوو، هەر فەرمانبەرێک بە پێی ئەو یاسایە ماوەی 3 ساڵ خزمەتی هەبێ بە شێوەی گرێبەست بەبێ دابڕان، بۆی هەبوو بکرێتە هەمیشەیی. ئەو بڕیارەی حکومەت لای فەرمانبەرانی گرێبەست جێگەی قبوڵ نییە و بەستەمێکی گەورەی دەزانن بەهۆی ئەوەی دوای ئەو بڕیارە ژمارەیەکی کەم لە فەرمانبەرانی گرێبەست دەکرێن بە هەمیشەیی و ڕێگە خۆشکەریشە بۆ بەشبەشێنەی حیزبی. بە جۆرێک خاوەن مافی ڕاستەقینە لە مافەکەی بێبەش دەکرێت، دەشڵێن ئەگەر بڕیارەکە پەسەند بکرێت هەڵوێستی مەدەنی تونتریان دەبێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.